خۆشەویستان دڵخۆشین لە بەرنامەیەکی تری ڕۆژینە لە ئێوارێکی ترا لەگەڵەوەی خۆشەویستا بەردەوام ببین. سڵاو دەبێ شیرین. باشی سپاس بۆ تۆش. ئێوارەی ئەوەش باشە ئەزان و خۆشەویستان بە هیوان دەفەرموو. سڵاو لێبێ. ستانە توش. عەزیزم بۆچی تۆراوی لە خۆڕە؟ چ ڕێداوە؟ وەڵا لە خۆڕانیە بەڕاستی. سڵاوتان لێبێ بینەرە عەزیز و شیرینەکانم لە هەر شوێنەکەن لە هەر کوێیەکەن ئەگەر دەنگی من و هاوکارمە بیستن یاخۆت بینەرمانن هیوا خوازم لەو پەڕی باشی و تەندروست باشی دڵ ئارامنیا بن. اینجا کاتێککە لە سەرەتای هەفتەیە دەست بە بەرنامەکەین دەست بەواکەین کە بینە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست من و ڕێبین بڕیارە دەین بە وزەیەکی زۆر باشەوە بین چونکە ئێمە ئەڵین دەستپێکی هەموو شتەکان دەستپێکی ڕۆژەکە دەستپێکی هەفتەکە دەستپێکی سەری سەعاتەکەت کاریگەری تەواوی لەسەر هەموو ڕۆژەکەت و وزەی هەموو ڕۆژەکەت و هەفتەکەتە بێت هەر بۆیە بەر لە بەرنامە زویر بوو لەناو بەرنامە بڕیاریدا لەگەڵم ئاشتی ڕاگەیەنێ چونکە لە بەرنامەی پێشوودا بەڕستێکی زۆر جوان و شایستەدار وەسفی ئەوی کرد کە پێی وتن کەسی تێدا نییە بشارە بێتەوە نەمتوانینە تەکی بەرنامە پێشکەشکەم بەڵام دەڕاستی بە ڕۆح لەگەڵ یابووم و هاودەمی بووم. سپاس بۆ بەڵێ ئەزان بەرنامەی ئەم ئێوارەی ڕۆژین لەسەر بابەتێکی تایبەتە بەڕاستی لە هەموو شارێک لە هەموو شوێنێک هەمیشە زۆرینە و کەمینە هەیە هەرچەنە ئەم وشەیە ئەم داڕشتنە بۆ ئەم بابەتە بەڕاستی لە ڕووی زمانەوانیەوە تۆزێوەلانی نەلاوە هەر بڵین پێکاتەکانی کۆمەڵگە ئاوا وەسفیانکەین جوانترە جا ئەمڕۆ لێرەیە پێکاتەیەک هەیە بۆ نمونە باسی ئەو پێکاتەیەکەین باسی مێژوەکەیانەکەین باسی کۆمەڵێک نەریت و بەهای تایبەت بە خۆیانەکەین هەرچەنەوان زۆر جیاوازنی بەڕاستی لە ئێمە هەمومان هەر یەک تایپ و یەک جۆرینۆنی شیرن بەدڵنیەوە لە بابەتی مرۆڤایەتی و ماف و ئەرک و یەکسانی هەمومان پێم وا بێ لەسەر ڕووی زەوی هەموو مرۆڤایەتی ئەو مافەی هەیە بەڵام بەڕاستی لای هەموو ماڕوونە لە شاری کەرکووک بە تایبەتی چکە شارێکی فرە ڕەنگ و فرە پێکاتەیە جا بە خۆشحاڵیەوە لەگەڵ کۆمەڵێک پێکاتەی جیاواز کە تایبەت بە کۆمەڵێک دابوونەریت و جەژن و کۆمەڵی یاساوڕێسای خۆیانە کەرکووک پێکەوە ژیانی تێدا دروست بووە بەڵام لەگەڵ ئەوەش تا بەڕاستی هەندێک لە پێکاتەکان ڕاستی کاکەی و ئێزیدی و مەسیحەکان لە شاری کەرکووکە هەر چەندەدان بە هاوڵاتی بوونیاندا نراوە بەڵام لە پاڵ ئەوەشدا کۆمەڵی ئاستەنگی و کۆمەڵی مافیان لێ زەوت کراوە کە زۆر گرنگە بەڕاستی هەندێک جار میدیا ئەوڕ لەم بابەتە باتەوە بۆ ئەوەی ئەگەر بوتمان مافی هاوڵاتی بوون ئەگەر وتمان لە ڕووی هاوڵاتی بوونەوە لە ڕووی یەکسانبوون و لە ڕووی ئاستەنگیەوە ئێمە بتوانین چیان بۆ بکەین چونکە شاری هەمومانە خاکی هەمومانە هەوای هەمومانە هەر ئیشێک کە من بە ئاسانی بتوانم بیکەم ئەوانیش بۆیان هەیە بیکەن بەبێ دروستکردنی ئاستەنگی بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵە لەنگەر لە پێش کاروبارەکانیان و مافەکانیان دروست کراوە بەبێ ئەوەی هیچ لایەنێک هەڵوێستەیەکی هەبێت کار و کاردانەوە لە بابەتەکەدا دروست بووە جا بۆم ئێوارەیە بە خۆشحاڵیەوە بێگومان بۆ تاوتۆکردنی ئەم بابەتانەش پێویستمان بەوەیە کە مرۆڤێک لە پێکاتانە کە بە شارەزایی و ئەزمون و بە دواگەڕانێکی زۆر و سفەرکردنی بە زۆربەی وڵاتانی جیان بۆ بڵاوکردنەوە و ناساندنی پێکاتەکەی خۆی لە شوێنی خۆیەوە سەنگەری گرتووە بەنووکی قەڵەمەکەی شۆڕشی بەرپا کردووە بە خۆشحاڵی و بۆم ئێوارەیە کاک ڕەجەب کاکەی کە وەکو چالاکوانێکی مەدەنی هاوکادۆک و نووسەرێک دەتوانین تاوتۆی لەگەڵ بکەین و گفتوگۆیەکی باشی لەگەڵ بکەین بۆ ڕوونکردنەوە و خستنە ڕووی بابەتەکان کاک ڕەجەب سڵاو لێبێ خۆشم باش بەخێر بێ خۆش بیا هاتم بڵام خۆش و مادی بان چاومە خۆش ئەمەدی زوانی من ئێمە چموە فەڕامای دەبێ ها بڵین ئەو فەڕامای فەڕ یعنی خێر ئامای واتە بە خێراتی من چەشاشە ڕەنینەکەتانەوە وێرگاوە خێری گشت تەماشاکەرەکان مەکەری و چیناوە هیوادار نارو بتوانم ئێمە خزمەتچان کردم بۆیە ویشەوە زوانە قسەم کرد سەردەمێک چە سەردەمەکان خەڵکی شارە سۆرانی نەزانێ زوانی ئەدەبی ئی شارە گۆران بی ماچۆ و شاعران تا ساڵ 1950 وەدمایشەوە چی شارە هەر کەسی شعرش بنووسنایە وی زوانە نەنووسنایش خەڵک واچە نوێنە ڕۆشنبیر نەیاوان واتە پێ نەگەیشتووە هەر شاعرێک لەم شارە بۆ زمانە بۆ شێوە زوانە شعری نەنووسیوە
ئەوتیان پێ نەگەیشتووە ماوێتی ڕاستە ئەوە زوانی کەرکک کەرککی ڕەسەن دەستپێکێکی جوان بۆ وەڵا بە خێر بکاک ڕەجەب خێراندا با ئەکسەر بچرێنەوە بابەتەکە کاک ڕەجەب بنەما سەرچیەکانی کاکەی چییە؟ نامەوێت سەرەتا یەکسەر بڵم ئاینی کاکەی ئایا بەڕاستی کاکەی تەنها ئاینێکە شتێکی تر نییە و بنەما سەرچیەکان شی چی؟ من یەک تێبینی وردم هەیە لەسەر پێشەکیەکە باش. باسی پێکاتت کرد و باسی زۆرینە و کەمینەت کرد هەموو کۆمەلگایەک کۆمەڵێ خسڵەتی خۆی هەیە بەڵێ وای کورد کۆمەلگای کوردی هەموەکو نێتەوە هەمووەکو لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کۆمەڵی خسڵەتی تایبەت خۆی هەیە و هەموو نەتەوەیەکیش تاک زمان و تاک باوەڕ نییە هەموو وەکو نەتەوەیش ئەگەر ئێمە بین باسی ئەوە بکەین کورد پێش هاتنی ئاینی ئیسلامی پیرۆز چی بووە بێگومان باوەڕتری هەبووە بە پێی زەمانەکان هەموو کۆمەلگاکان هەموو نەتەوەکانیش چەند قۆناغێکیان بە خۆیان بینیوە من ئەتوانم بڵێم ئەگەڕێمەوە بۆ مەسلەی تێبینیەکەی خۆم کە مەسلەی زۆرینە و کەمینەیە پێش ئێمە وەکو کورد ئێمە کوردم من کوردم توش کوردی جیاوازی من و تو لە جگە لە جلوبەرکەی ئێستاکە لەم سوێ دانیشتمانە باوەڕمان جیاوازە باش دین ژمارە زۆری باوەڕداری کورد چین موسڵمانن وای چەند باوەڕدارێکی تریشەیە چەند جۆر باوەڕێکی تریشەیە ئێمە بە ژمارە کەمین کەمترین لەو ژمارە زۆرە مسلمانی کە هەیە هەردوو لا کوردین یەک زوانین هەردوو لا ڕەنگە حەزمان لە ساوەرە حەزمان کەمتر حەزمان لە برنجە هەردوو لە حەزمان لە کەڵەشێرە ئەمە حەزەکانە بەنانەڵی نان باشە بە پێی کەشوهەوە میزیگین لەیەکەوە حەزەکانمان ئەوە هەردوو لە حەزمانەیە دەوڵەتمانە بێ هەردوو لە حەزەکەین مناڵەکانمان لە خوێندنگەکان لە قوتابخانەکان کوردی بخوێنن باشە ئەمە حەزەکانمانە لە یەکەچێ ڕەنگە کرۆسەماتی گیانمان جیناتمان یەک جۆر بێ ئەمە ئەو بابەتانن ئەم جادێمەوە سەر ئەوەی کە بۆ کەمینە من کەمینەم پێ باشترە کەمینە لە نۆتحوتوانە نەتەوەیە گورتەکان دادوەرێکیان بۆ ماوەی 6 ساڵێک خەری بوو چ دەستەواژەیەک بەکار بێنن لە ڕووی یاساییەوە بۆ ئەو کۆمەڵگاگەلەی کەوا ڕێژەیان کەمتر لە ناو وڵاتەکانیانە و بەشدار نین لە دەسەڵات هەروەها خاوەن تایبەتمەندی خۆیانن چ پێوەرێک بەکار بێنن چ دەستەواژەیە گەیشت ناو قەناعەتەی پێیان بوترێ کەمینەی ژمارەی ینی کەمینەمە بەستیانەوە نییە لە ڕووی میناکیەوە لە ڕووی معنەویەوە کەمتر بێ منیش وەکو تۆ دوو دەست و دوو قاچوها لوت و گوێ و دوو چاوم هەیە لە ڕۆی ڕێژەی دانیشتوانەوە بڵێ لە ڕووی تایبەتمەندی فەرهەنگیەوەتە بە عەرەبیەکەی ثەقافی فەرهەنگی ئێمە خاوەن تایبەتمەندیەکی فەرهەنگی لە ناو کوردی ئێمە بەنێتەوە کوردی بەڵام تایبەتمەندیەکی فەرهەنگیمان هەیە ئەم تایبەتمەندی فەرهەنگیە جۆرەکەی چیە ئیتر ناوی باوەڕە باوەڕمان ئێمە لەسەر باوەڕی کۆنی کوردان ماوینێتەوە هەر ئەوە نەکە گینەوەکوت من و تۆ هیچ جیاوازیەکمان نییە حەز و ئاواتمان یەکە بۆیە ئەگەرێکێ پێم بڵێ تۆ کوردیت بەڵێ من کوردم بەڵام باوەڕم جیاوازە کاتێک کە من ئەڵێم کاکە ئێمە کەوینێن یەکێک بیر بکاتەوە لە وڵا کاکە ئەمانە ئەیانوێ لە کورد جا ببنەوە نەخێر کاکە کەمینە تەنیا تورکمان و ئاشووری و کولدان نییە لەبەرکە ئێمە میدامان میدیایەکی زیاتر مۆرکی سیاسی پێوەتە دایمەن کاڵین کەمینە ئامە کورتی کۆتایە ئەوێ خۆی جیا کاتەوە لە کورد ئاخروانیە نەکۆتا جیابوونەوەی لە کورد نەکەمینە بوون جیابوونەوەی لە کورد نیش وشەی کەمینە لەنگیە و ڕسوایی بێ نەخێر ئەم بەشانازیەوە لە زۆربەی شوێنە نێو دەوڵەتیەکانە و تووڵە ئێمە کەمینەیەکی باوەڕی بەنەتەوە کوردین و هەموو ئاوات و هیوایەکی کوردانمان خاوەندارێتی ئەەکەین بە مڵکی خۆمان ێستا بۆ نمونە حکوومەتی هەرێم بە مڵکی خۆم ێزانم من هەستکردنەکەی من وایە لە دەرەوەی هەرێمی کوردستان هەر کوردێک ناوناتۆریەک بێت بۆ ئەو حکوومەتەی کەواسم لە دەروی حکوومەتەکەم
بەنەنگی ئەزانم بۆیە بەرگری لێ ئەەکەم و ئەم معنای ئەوە نییە یعنی کوردبوونی کەرکک کوردستانیتی کەرکک شوێنەکانی دی بەغدا هەموو شوێنەکانی تر خۆم ئەوەی کە لە کۆنە ئەمیتیا بووینێ مە خۆمە بە خاوەنی ئەزانی باش کاک ڕەجەب سەری کەواکەت قەمچیاتەوە خاسیکە کەواتە کاک ڕەجەب کەمینەکان خۆیان جا نەکردەوەتەوە ئەوە زۆرینەن کە دیدگایەکی جاکەڕەویان هەیە بۆ کەمینەکان و پێکاتەکان وایە خۆی من باسی ئەوەمە کرد کە هەموو کۆتایەک بۆ تورکمان و کلدان و ئاشور نییە سێر کە حکوومەتی هەریە کاتێک کە دامەزرا ڕەوانشاد مامجەلال خاوەنی بیرۆکەی کورسی کۆتا بووە بۆ ئاشووریەکان سەرتا 5 کورسی تەرخان کراوە لە پەرلەمانی کوردستانە بۆ ئەوان ئەویش بە ڕاستپاردی مامجەلال ڕەوانی شاد بێ بەڵام لە 2005 بوو بە 6 کورسی تریش هاتەپاڵی کورسیەک بۆ ئەرمەن و 5 بۆ تورکمان بۆیە ئەم دیاردەی کۆتا وای کرد هەموو کۆتایەک و هەموو کەمینەیەک خەڵکی گشتی و فەزای گشتی وا تێبگات هەر کەسێک کە بڵێ کۆتامەوێ واتە جیابۆتەوە لە کورد کابراایەکی ئەرمەن یان کابراایەکی ئاشووری و کلدانی و تورکمان ئەوە نەتەوەکەی جیاوازە ئەوە کۆتای نەتەوەییە بەڵام ئایا لەو پەرلەمانی کوردستانە حەقی کاکەیەک و ئێزیدیەک و زەردەشتیەک نییە ئەگە تعبیر لە فەرهەنگ و کەلتوری خۆیان بکەن بەشدار بن لە کەسیاسیەکانە بەڵام نەو کۆتایی کە ئێستاکە هەیە چکە ئەو کۆتایی کە ئێستاکەی نوێنەرایەتی پێکاتەکانیان ناکەن کاک ڕەجەب دەست خۆش تۆزە بینەوە ناوەڕاستی بابەتەکان لە قسەکانتە باسیەوەت کرد ئێمە لەسەر باوەڕی با و باپیرانمانی پێم بڵێ چیرۆک و دەقە پیرۆزەکان و بابەتە باوەڕدارەکان چۆن تاکو ئێستا ماونەتەوە چۆن گوازراوەتەوە بۆ نەوە دوایینەوە تاکو ئێستا بمێنێتەوە تاکو ئێستا ئێوە تۆ بە شێوازێکی زۆر باش بڵێ کە من لەسەر ئەو بابەتانم چۆن ئەم بابەتە پارێزراوە من ئاماژە بە نووسەر ئەویب ڕۆستەمەکەم ئەویب ڕۆستەم هەورامیزانێکی باشە مەرج نییە هەموو سۆرانیەک سۆرانێکی باش بزانێ مەرجیش نییە هەموو هەورامەیە کە هەورامێکی باش بزانێ ئەویب ڕۆستەم شارەزایە لەو بارە خۆشی هەورامی و هەورامیزانێکی باشە ئێمە دەقەکانمان دەسا و دەست ناکات لە ناو خۆمان نامێنێتەوە لەبەر هۆکارێک ئەویشەوەی ئەمە ئاینی بانگەشە و تەبشیر و داوەنین بانگەشە ینی داوا بڵێن بە خەڵکاکەوەرنە سەر باوەڕمان بۆیە بەخشین و وە قسەکردن لەسەر ناوڕۆک و دەقەکانمان نەچێتە بابی تەبشیر و داوە باسی ناکەین بێتە تاوان من کە بڵێم ئەمە باشە واتە من چکە لای ئەمە بەپێی بنەمای باوەڕی ئەمە هەموو ئاینەکان هاتوون بۆ چاکەکاری و چاکەخوازی و ڕاستکردنەوەی کۆمەڵگاکان کە خۆیان نەناسیوە کوردی کۆم خۆی ناسیوە ئەو خەڵکە ینی بەپێی ئاینی پیرۆزی قورئان بە زمانی ئەگەر ئاینی کاکەی داوانە بێ من و شیرین بمانێ ببینە کاکەی چی بکەین چۆن نەبینە کاکەی ئللا بە بابەتی خوێنە بابەتی میراتە میراتە ینی ناتوانین ئەوە کەسێک لەبەرەوە کە قاعدەی تر هەیە لە ناو خودی دینەکەیش بنەمای تر هەیە بۆ نمونە لە ناو دینەکە تیرە تیرەیە پیران هەیە دەلیلان هەیە ئەوە مرید هەیە هەمووان مریدی ینی هەر کاکە یەک هەیە ئەگەڕێتەوە سەر یەکێ لەو ئێمە ناتوانین وەکو مسڵمانێک بڵێ نابێ لاینی جیرەکەش ئەو شتە ئێمە و ئێزیدی لەمێنە 100 لەیەکەچین لەم بڕکەیە ئەوەیە پیران ئەبێ لە پیران سەیدەکانیان وەر لە ناو خۆیان ژنژ و خوازیەکەن مامەکانی شەروە کەسە سادەکانی شەروە تیرە تیرێ ئەمە بۆ ئەمە ئەوە نەکراوە لە بابەتی بەهاوە هاتووە پێمی ئەخلاقیە کاگرەزەب ئەمە کاریگەری نییە لەسەر ژیانی کۆمەڵایەتی کاریگەری و کوڕێکی کاکەی ئەچنە زانکۆ بۆ منە تێکەڵاوە بن بۆ منە برادێکمەیە کاکە یەک کچێکە لە زانکۆ پێکەوە یەکترمان بە دڵاردوکمان کوردین ئەستا لەوانەیە تا قۆناغی 34 نەزام کاکەیە یەکترمان خۆشەوە یاخود شیرن کوڕێکی خۆشەوە کاکەیە لەبەر بابەتی ئاینەکە ناتوان ینی لەبەر بابەتی باوەڕەکە ئەمە نەبووتە کێشە با بووەتە کێشە بەڵام وتم بەشێکی ماوە باشەکە چییە بۆ ئەوەی کە ئێمە خوشکوبرایەتی ئاینیمان هەیە لە ناو خۆمانە جگەوەی کە خوشکوبرایەتی جانیم هەیە بە فیزیک ئەبێ خوشکوبرای ئاینیشم هەبێ باشە ناو ئێزدیش ئەو شتە هەیە ئاینە کۆنەکانی کوردان چۆن بووە
کۆمەلگا هەمووی وەکو براو خوشک تەماشەیەکیان کردووە بۆ ئەوەیشە تێکەڵ نەبن ئەبێ لە چینەکانی تری کۆمەلگا بێت چینیش چینی ئابووری نییە ناو کووردە کۆن استێژ بڕێتە شارە زور و هەورەمان دەستماچکردن هەیە عاد وەکو عەرەبووانی تر دەستماچ ناکرێەوە دەست درێژ بکرێ و دەستماچ بکەن دەستی یەکتر ماچەکەی ئەوە یەکسانیە چینەکانی ئێمە چینی ئەرکداریە چی لە ناو ئێزدی چی لە ناو کاکەی من بڕۆ لێرە بەراوردکاریە کەم زۆر جالەگەری ئێزدیە باسی و بابەتە شەکەین اینجا ئەمە بۆی کە ڕابطەیەکی گرێبەندێکی ئاکاری و ڕەوشتی هەبێ بۆی کە خیانەت نەکەین لێک خوانەخۆسە خیانەت نامێ زۆر کەمە بەڵام ئەوە وای کردووە چیە کردوێتی خیانەتکەم بێ بۆی کە هەمیشە تۆ باڵێن ئێوە هەردووکتان کاکەین منیش کاکەین تۆ لە پیرانی ئەویش لەوات لە میرمان نیە ئێمە نەنە وشەی میر دەستەواژی لەنەوە مێنیە با بڵێن لە مامەکانم دلیلانە با بڵێن میش کەسێکی سادە ئەمنە بێ برایەک خۆشیەکەمە بێ دێم ئەوە کەمە خوشتی خۆم تویشەکەمە برای خۆم واتە تێکەڵاوی خێزانیشمانی تر ئەبێ هاتوچۆ بەڵام هاتوچەیەکی پیرۆزە ئەو وای کردووە هەموو تاکی کاکەی تەمان بامان شێوە ئێزدیەکانیش ئەو حاڵەتە هەیە بۆیە پشتکردن لە یەک لەنەوە ئێمە کەمە ڕەنگە بێتە ناو خۆمان لەناو خۆمان و گلیمان هەیە لە خۆمان بەڵام لە واقع کەمتر لە چاو کۆمەلگای تر ئەمە وای کردو بەڵام دێمە لای ئەوەی کەەوە تۆوتت ژن و ژن خواست لە ڕووی کۆمەڵاتیەوە هەبووە خەڵکە بووە ژن ژن خوازیان کردووە چی کرد چی کوڕ کت شووی کردووە کوڕژن هێناوە هەبووە بڵێن نەبووە نابێ لەبەرچی نابێت لەبەر باوەڕەکەیە ئاینەکانی تریش هەروان ینی ڕێپێدراو نییە بەڵام خەڵکە پیادەی ئەکات کراوە و هەبووە خەڵکی تریشە بوو هاتووەتە سەر باوەڕی کاکەی بەڵام بە پێی لەما و مەرجەکانی خۆی پرسیاری دەقە پیرۆزەکانمان کردوازم ئەوتمان چۆن ماونەتەوە ماونەتەوە دەساودەسی کردووە لەسەر چرم ماونەتەوە لە شوێنەکانی خۆمان زیاتر لە کرماشان هەیە مە گەورە پێ ئاینیمان سەینەسرەدینە سەینەسرەدین حەیدەری لە ماڵی ئەوانە هەیە لای کۆمەڵی کەس لایوان هەیە بەڵام نووسراونەتەوە ڕوونووس کراونەتەوە بە زمانی کۆنی گۆران نووسراوە واتە هەورانیەکەش بەشێکە لە گۆرانەوە تێکەڵەیەکە لە هەورانی و لە کۆلۆڕی و لە ماچۆی ئەمڕۆیمە لێرە پێڵین ماچۆ بەڵام دەخەکان بەو زمانە نووسراوەتەوە هەر یەک کتێبێکە یاخود چەند کۆمەڵێک کتێب دەستنووسە کاک ڕەجەب دەتوانم لەو ڕوانگەی کە بەڕێزت دەستێکی نووسینی باشیشە هەیە چۆن ئێوە توانیوتانە وەکو نووسەران بەگشتی وەکو نوێنەری خەڵک وەکو نوێنەری پێکاتەکەی خۆتان بتوانن مانای دەقە پیرۆزەکان بەهای پێکاتەکەتان بە زیندوی بهێڵنەوە بەردەوام بۆ نمونە بەڕێزی کتێبەکەت خستە بەرچاپ هەموو جەژنەوە بۆنە تایبەتەکان بە خۆتان بوو و دڵنیام کۆمەڵە بەرهەمی دەوڵەمەندی وها چەشنتان هەیە چۆن توانیوتانە لە کای ڕۆشنبیرێکەوە پارێزگاری لە بەها و ڕەسەنایەتی پێکاتەی خۆتان بکەن وەڵاهی چۆن توانیومانە خۆی وەکوتم دەساودەسی کردووە بە پێی سەردەمەکان هێشتا ئەوەش پێمەوەی خزمەتی زیاتریەوە و بابەتە نە بێگومان خزمەتی ئێمە ناو خۆمان شتمان کردووە وەکوتم سەرەتا ئێمە باوەڕەکەمان باوەڕی بانگەشە و مژدەبەخشین نییە تەبشیر یعنی مژدەبەخشین بۆیە باسی ناکەین بۆی بەڵام ناخۆمانە بە شێوەی ئەلکترۆنی هەیە بە هەموو شێوەکان بەردەستە بەرهەمەکان ناتوانێت بێتە دەرەوەی بە دەروی کۆمەلگای خۆمان نییە کۆماری ئیسلامی ئێران هاتووە بە پێی سەردەمەکان هەنێ دەستکاری کردو هەنێ دەقیشی ئەگەری کردووەتە ناوێەوە هەنێ خەڵکیان پیچەواشە کردو گوایە کاکەیەکانی زگن لە شێوە دەستکردە و تەزویراتە کراوە و چاپیش کراوە خراوەتە بەردەسیش ینی واقعەکە هەیە هەنێک کەسایەتی شیعیان کردوتەنەوە دەقەکانەوە بەڵام لە واقعانیە و خۆمان نەزانین و خەڵکی خۆمان شتا ئازانێن بۆیە ئەو کتێبانی کە لە بازار ئەفرۆشرێن و کۆمەڵی کەسایەتی و بە ناو ڕۆشنبیری یارسانین بەڵام کرێگرتەی کۆماری ئیسلامی ئێران پێشە و سایش پێش ئەم ئاخوندانە کە لەسەر حکمن سەردەمی شایش ئەو شتە کراوە سەردەمی قاجاریەکان ئەو شتە کراوە بۆیە ئێستاکە ئێران بە هەموو نۆعێک لایەنگرانی ئەوان لە عێراقشە لەگەل ئەوە نین ئێمە مافی خۆمان بەدەستبین چونکە ئەگەر ئێمە لە عێراق نزگەی 120,000 کەسێک بین لە ئێرانە 3 میلیۆن کەسێکین بۆ ئەوان خراپە بۆ ئاسایشی نەتەوەی ئەوان
بەڵام ئێمە بۆ ئاسایشی نەتەوەی کورد گرنگین وایە کە تۆ خاوەنددارێتی فەرهەنگێکی دێرین ئەەکەی و ئەم فەرەنگە دێرینە ئەبێ بپارێزری ئەگەر بێت تۆم فەرەنگە نەمێنێت و بێتە مڵکی لایەنێکی تر واتە نەتەوەی کورتەوە بەتاڵە بێتەوە مێژوەکەی دا ئەبڕێ لەگەڵ ڕێزم بۆ ئەو خەڵکەی ترە ڕەنگە بۆ تێبگەن وڵا کاکە مێژووی کورد یعنی چۆن ئێمە ئەگەر کاکەی و ئێزدی نەمێنن کورد نامێنێ نامە بەسمانەوە نیە ئەوە قوڵایی مێژووی ئێمەیە ئێستاکە گەر بڕیتە مەسر بە کابرایەکی مسلمانی ئەهلی سەلەفی مەسر لە بەردەمی قسە بە فەرعۆنێک بکەی ڕەنگە بتکوژێ شانازی بە مێژووی خۆیەوەکە بەڵام لای ئەمە بەداخۆ ئەو تێگەیشتنە نییە من زۆر جارە بینم قسەیەکی وانەیە ئەەکەی خەڵکێکی هەر شەکاتە سەرمانڵی کاکە ینی چۆن مێژووی کورد تاپۆیەوەی کاکات ئێمە بەشێکی لە مێژووی ئێمە قوڵایی مێژووی کورد چێە قوڵایی مێژوو ئەڵێن ئێمە ئاینی ئیسلامی پیرۆزمان پێکەم نییە ئەوش خزمەتی شارستانێتی کوردستانی کردووە و خزمەتی کورچی کردووە و کۆمەڵی کەسایەتی جوانی پێشکەش ئەم ملەتە کردووە بەڵام باسی مێژوو ئەکەین زۆر باشە پرسیارێکی تر هەیە کاگرەجە بۆ نمونە لە هەموو ئاینەکانە چەند بنەمایەکی سەرەکی مرۆڤایەتی یەکسانی هەیە بۆنە لە ئاینی مەسیحیە لێبوردەیی هاندانە بۆ لێبوردەیی هەر کەسێک زلەیەکی لەولایەتدا ئەو لایەشی بۆ ڕاگرە لە ئاینی بۆنە بوزیە ئارامی کلیلی هەموو شتێکە لە ئاینی هندۆسیە بۆ نمونە هەموو ئاژەڵێک وەکو ینی ئاژەڵەکانش وەکو مرۆڤەکانن ئیتر لە ئاینی ئیسلامە هەرچیت بۆ خۆت پێخۆشە بۆ بەرامبەرەکەشت پێت خۆش بێ هەریەک لەمانە زەردەشتی بۆ نمونە کاری چاک و وتەی چاک و بیری چاک سێ بنەمایانەیەوە بەڵێ لە ئاینی کاکەیە بنەما سەرەکیەکانی لێبوردەیی یەکسانی ژیان دۆستی چییە گە لێرە باسیکەی ئێمە چوار بنەمامان هەیە ئاینی یاری لەسەر چوار پایە بنیاتی خۆی ناوەتەوە جگە لە مەسلەی تاکپەرستی خوددا سەرچاوی گشتێتی ئێمە پاکی ڕاستی نیستی ڕەدایی نیستی مەبەستت چیە خۆ نەویستی خۆ نەویستی بۆیە بە زمانی ڕەداییش واتە ڕەداباری واتە ڕازی بوون دێنە لای پاکیەوە پایی یەکەمیان پاکیە پاکی ئەبێ ئینسان دڵ و دەروون و لە ناخۆوە پاک بێ کاتێک ئینسان ناخی پاک بێ خۆی پاکەگرێ واتە جەستەشی پاکە بێ لە دەربڕین پاک بێ لە چاوی پاک بێ لە دەستی پاک بێ واتە کردارەکانی ڕنگدانەوەی ناخێتی و ئەبێ پاک بێ ڕاستی واتە ڕێ ڕاست بگرێ ڕاستگۆ بێ هەموو شتێک بە ڕاستی بکات ناکرێ نواندن و کەڵەکە بازی و فێڵ و ئەو شتانە هەبێ دێنە لای خۆنەویستی خۆنەویستی هەڵگری چەند قسە زۆر وەرەگرێ بەڵێ خۆنەویستی دەیان شتەکرێتەوە خۆنەویستی بە هەموو جۆرەکانی مەسەلەی ڕەداباریش چییە ڕەدایی ڕبێ من تەواضعم هەبێ تەواضع ڕەدایی ئەوەیە ئەم دەستەواژان هەمووی وشەی کوردی کۆنی پەتین بۆیە سەردەم گۆڕاوە لە وشتەکانیش ڕاستی چوار بنەمای زۆر زۆر دەستخۆش لە ڕەدایی ئێمە دێمە سەر ڕەدایی کەوتم قسە زۆرە ئەراگرێ ئێمە ڕەدایم لە بەڕێ ڕەدایە باسی ژینگە ئەکات باسی ژیانەکات تەنانەت ئەبێ ئێمە نابێ زیادڕەوی لە بەکارهێنانی ئاویشە بکەین قسەی باس ئاو ئەکات تەنانەت باس ڕووناکی ئەکات ئەمانە بۆ ئێمە گرنگن بۆیە باوەڕداری کاکەی یار کاتێ پەیوەستە بێ بۆ شتانە ناتوانێت زیادڕەوی بکات لە هەموو شتێکە دەسەگرێ بە مەسەلەی ژینگەی شووە شیرین باسی خۆنەویستی کرد نمونەیەکت بۆ بێنمەوە لەسەر خۆویستی خۆویستی بۆ ئەوەیە تۆ لە پێناو خۆ شتەکانی خۆت بۆ پلانێکتە شتێکتە بێ پلان نەکەی ئیتە بەرنامە نەکردن ئاوایە بەجێشتنی ڕەفیقەکەت ئەوە جۆرێکە لە خۆویستی کاک ڕەجەبێ بێت تاوانبارم بکە کاکە من ئاشتان بە شەڕاتن لێرە من حەقم نییە پێتانەوە ئەوەم پێکرێ من بەخوایی باشە بەر لەوەی بەرنامەکە وێرەگە شیرین باسی بابەتێکمان کرد وتمان
من ڕەفیقی کاکەی طبعاً ئەمە تۆزێک لەگەڵ کاگڕەجە باوتمانم جارە تۆزێک بەهینی واقعی باسی بابەتەکانێکی باسی ئەوماگە لە گەشتینەوتمان بۆچی بۆن کاکەیەکان زۆر شتەکانی ئەشارنەوە بۆن باسی کتێبی پیرۆزیان ناکەن ناوەکەی باس جەژنەکانتان هەندێک شتێنی ینی زۆر شتان ئەشارنەوەشان وەزام کتێبەکە ناوی سەرنجامە شتێکی وایە من زۆر ئەمە بەڕاستی واناکە بۆچی ئەم هۆکارە جیابنەوە بزە بشێنێ ئەستەکەم جۆزە جیابوونەتەوە لە کۆمەڵگا دابڕان نەک جیابوونەوە دابڕانێکیان داخراوی ئێمە ئاگامان لە چالاکیەکانی ئێوە نییە بەڵام ئێوە ئاگاتان لە هەموو چالاکی و جەژن و بۆنەکانی ئێمە بەڕاستی جوانە من باسی ئەومە کردوتماین باوەڕی ئەمە باوەڕی تەبشیر و داوانی واتە موژدەبەخشی و بانگە خوازی نییە بە خەڵک ناڵێن کاکەوەرنە سەر باوەڕەکەم هەر لەبەرە هۆکارەیە ئەوە بەشی دووەمی کۆن سەردەمی سەفەوەکان و عوسمانیەکان و ئەگەر بڕی تاریخی تەبری بخوێنیتەوە باسی جلەولا ئاکات کاکە جلەولا هەمووی کاکەی بۆ کاتی خۆی ئەڵێ هاتوونیتەوە بە ڕۆژێک 8,000 زەلاممان کوشتووە کاکە با 6,000 دووە بێ خۆ 2,000 کەسیان کوشتووە وانە ئەم 2,000 کەسە کوژراونەوەی خێزانیان هەبێ ماڵی هەمووی سەبی کراوە لە 2014 ڕووی داوە چەند جارێ ڕووی داوە لەم ناوچەیە مێژووی کاکەی دوو خۆناغی بخۆی بینیوە لەم ناوچەیە پێشتر ئەو خەڵکەی لێرە بووە هەمووی کاکەی بووە ینی کاتێککە باس مێژوو ئەکەینێمە مرۆڤی ڕەسەنی ئەم کەرکووکە کاکەی بووە بە لەژێر ناوی تر وشەی کاکەی وشەیەکی نوێیە دەستەواژەکە لەژێر ناوی چی یارسان لەژێر ناوی یارسان و دینی یار و ئەوانە بووە تەنانەت ئێمە مستەشقەکان باسەوە کە نەگەرێت و بایانی میترایی ئەمە شتێکن کار ناکرێت و مرۆڤی کۆنی ئێرە ئەو باوەڕە بوو و ئێمە ئەگەر بێت و فەحسی دیێنەی مام بکەی لەگەڵ خاکی کەرکووکە گۆشتەکەمان هەردووکی ئەگەر خاکە دیێنەی هەبێ وەری بگریتەوە لەگەڵ گۆشتی گیانی ئێمە یەکەگرێتەوە خاک دیێنەی نییە مەبەستم وتم ئەگەر هەی من مەبەستەکەی منەوتم ئەگەر هەی بێ لەگەڵ ئێمە یەکەگرێتەوە ئێمە گۆشتی گیانی ئێمە زادەی ئەم خاکەیە ئێمە هاوردە نین وەکو ملەتانی تر لە ئەنادۆڵ و لە شوێنانی ترۆ یا لە لێمەنەوە هاتبینە ئێرە ئێمە مرۆڤی ڕەسەنی ئێرەی پێکاتی گیانی ئێمە لە جیناتمانە خەڵکی ئەم خاکەیت قۆناغی دووەمی ئێمە دوای هاتنی ئاینی ئیسلامیش پیرۆزەوەکات ڕەنگە 600 ساڵێک دوای وسان هەمووی ماکۆ بووینێتەوە لە چیاکانە دواتر دووبارە شۆڕ بووینێتە تۆوارەوە خەڵکێکمان هاتۆتەوە بۆ ئێرە خەڵکێکمان هەر لێرە ماوەتەوە ئەوەی ماوەتەوە جاستە زۆر جار باسەوە ئەکری وڵا کاکە ئێمە ئەسڵمان لە هەورەمان و هاتوونە و قسانە ئەکرێ ناوانە من لەگەل ئەو قسە ئەو جۆرە تەنزیرە نیم چکەوە بنەمایەکی زانستی نییە من لە هەورەمان و هاتم من لە هەورەمان و نهاتوو منە لێرە بووە دێنە سەرەوەی کە بۆ ئاشنانین بۆ دابڕاوین بۆ شاراوەیە بەشێکی ترسە ترس لە ناشرینکردن دایمەن ئەوانەی کە سەردەستەی دەسەڵات بوونە قسەی ناڕێک و ناڕوایان هەڵبەستووە لەسەر ئێمەگەل لەسەروەی کە جیاوازە لەگەلی زەمینە سازیان کردووە خەڵکە ناشرین بکرێ بووی کە خەڵکە ئاوامەکەی تر هێڕژ بکاتە سەریان کوشتنی بەڕەوا بزانێ سەبیکردنی کە سوکاری بەڕەوا بزانێ ئەمانە هەبووە پێشتر هەبووە ئێستاکە نییە لە بەروی کەستە خوێندن هەیە و گیان کراوەتەوە و خەڵک تێئگا ئەمەی خۆی نیە و با باوەڕەکەی جابێ و دەستی بۆ نابا و ئێمە تووشی ئەو سەردەمانە هاتمە ئەمە بووەتە پاشماوەیەکی تر لە زێنێتی ئێمەیە پشت بە دوای پشتنەوە بە دوایەوە ماوەتەوە لە ناومانە وریا بە هەموو شتێک پێیان مەڵێ با بڵێ منیش وەکو تۆم دەیان کە ستاکە بینیم بە درۆ ئەڵێ من موسڵمانم تەمەنەوە خراپترین شتە گەورەترین زەربێ تاکی مسلمان قەناعەت بێنێ کە کابرایەک مسلمانیە بە درۆ بڵێ مسلمانە میش پێی خۆش بێنە ئەوە لە بینی دوو کەوانە هاندانە بۆ نیفاق ڕاستە نابێ جگەلەوەی کە کابرا بێ بە منافق ئیسلامیش ناشرینەکە تاکی مسلمان ئایا دڕندەیە خەڵک لە ترسی مسلمانانە بڵێ من مسلمانم ئەبێ تاکی مسلمان پیاوانی ئاینی مسلمان بیر لەوە بکەنەوە بۆ ئێمە وەکو دڕندەیەک وێنا بکرین لەبەری کە و کەسە لە بەردەم تۆ بە درۆ ئەڵێ من مسلمانم ئەچێ لە دەرەوەی تۆڵە کاکەمە لە ترسی مسلمانەکان واڵێ زۆر خراپە بابەتی ئەوە
بابەتی ڕای ترسەکە گشتی ناشرینکردنی مسلمانانە. بەڵێ بابەتی ترسەکە بەڕاستیەوە حەقێکە هەسێکە داعش لە سووریاوە هات هەمووی داگیر کرد گرتی هاتە بۆ نمونە مووسڵ و ئەوانە کەسی جارێک کەسی بە سەبایە نەکرد و نەکوشت کە گەیشتە یەزیدیەکان ئەنجا ئەو بابەتەی تەطبیق کرد لە سەریان ها پراکتیکی گرکە ئەمانە لەبەرەوەی ئەوە درێژە پێدانی سەردەمی سیاسەتی سەردەمی عوسمانیەکان حەزەکەم بزانین لە سەردەمی عوسمانیەکان ئێزیەکان زۆرترین قەتل و عام کراون کۆمەڵکوش کراون سەبی کراون ئەمەی داعش کردی بە هەمان ڕیتم و ئەوانە بوو هی عوسمانیەکان بوو هەمان باوە هەمان ستایل کاک ڕەجەب ماداماتینە ناو بابەتی جەنگ و کوشتار و مامەڵی سیاسیەوە پێ دوایە هەتاوەکو ئێستاش جوڵە سیاسەکان و تار سیاسەکان ئالەنگاری بۆ دۆخی کەمینەکان دروستەکە لە تەواوی عێراقا بەگشتی بڵێ بەگشتی بڵێ سیرکە ئەگەر کەمینەکان بە شێوەی گشتی جارێک کێشیانە بێمە دوو جار کێشەمان هەیە با کێشەی گشتیت پێ بڵێن ترس و ململانێ دایمەن ئەو کۆمەڵگاگەلی کەوتمان بۆ دەستەواژی کەمینە بەکارێنێرێ لەبەری کۆوان هەن خاون تایبەتمەندی خۆیانن بەڵام بەشدار نین لە کای سیاسی بەشدار نین لە جونگەکانی حکوم جونگەکانی حکوم بەشدار نین واتە ناتوانێت بۆ نمونە قای شورتە نییە بەڕێوبەری بنکەیەکی پۆلیسیشی نییە باشە ئەگەر هەش بێت کارمەندەکانی بە قسەی ناکەن سڵی لێ ناکەنەوە کابرا حزبێکی گەورە و گران لە پشتی نییە و لە ناو حزبەکەیشە وەکو هیمایەک بەکاریان هێناوە باش بەشداری سیاسی کەمینەکان وایە کاتێک کە کۆتاکانیش لە پەرلەمان بن نوێنەری حزبەکان بن و بە دەنگی خەڵکی دەروی کۆمەڵگای خۆیان چوو بنەتە ناو کای سیاسیەکەوە دامەزراوەی یاسادانان ئەوان نوێنەرایەتی ئەو لایەنە سیاسیەکەن کە فەوجە عەسکەرەکەی دەنگی داوە پێی باش ئەگەر هاتو ئەمانە نوێنەری ڕاستەقینی خۆیان بن فەرەزیەیەکە ئەمە ئستا کار لەسەرەوە کرێ فۆرمی دەنگدان جا بکرێتەوەی کەمینەکان بە لیستێکی جیاواز لیست نە فۆرمی دەنگدانیان جیاواز تەنیا بۆ نمونە تەنیا مەسیحی دەنگایەتە مەسیحی واتەی تر ئەو هێزە عەسکەریانە نامێنێ کابرا لە شارێکی تر وەکو نەجەف دەنگ بێنێ یەک مەسیحی لەوێنیە باشە یا یەک تورکمان لە سۆران نییە کابرا لە سۆران بۆ دەنگی تورکمان لەکوێ لە مناطقی ئەمە یەک مەسیحی نیە 120 دەنگ بۆ کاندیدێکی مەسیحی چوو بوو باشە ئەمە نامێنێ ئەمێنێ چی ئەبێ مەسیحی دەنگ بە مەسیحی بدا و ئێزدی دەنگ بە ئێزدی بدا ئاوە کاتی ئەوەش کرا ئەوش نابێتە نوێنەرایەتی ڕاستەقینە بۆ ئەوە کردمان نوێنەری ڕاستەقینە باش کە بۆ نوێنەری ڕاستەقینە ئەبێ ئەو نوێنەرە ئەو کۆتای ڤیتۆیەکی هەبێ بۆ هەنێ بابەتی فەرەنگی تایبەت بە خۆیان نەک بۆ یاسای نیشتیمانی بۆ نمونە یاسای غاز و نەوت علاقی نییە بە مەسیحی و هینەوە شتێکی گشتیە بەڵام بابەتی زمان یاسایەک دەرەچێت لەسەر زمانەکان ڕەنگە مافی تورکمان و سوریانی سوورث پەیوەست بێ بەوانەوە ئەبێ و ڤیتۆی هەبێ لەو بابەتە بابەت یاسایەک دەرەچێت علاقی بە ئاینەکانەوە هەیە ئەبێ ئەوان ڤیتۆیەکیانە بڵێن کاکە لەم بڕگەیە بۆ وەکو مەسیحیەک یا وەکو کاکەیەک یا وەکو ئێزدیەک ڕەنگە مەساس بە بابەتی ئەمە دەست بە بۆ بابەتی ئێمە ڤیتۆمان هەبێ ئەو کاتە ئەوە نوێنەرایەتیکردنیی ڕاستەقینەیە باشە ئەمە ئەو کاتەیە بەڵام ستاکە نییە شتە بۆیە پێنانی توی هێشتا نوێنەرێکی ڕاستەقینە لە کای سیاسەکانان نییە بۆ کەمینە حاضر نییە ئەمە ئێوە پێی زەرمەند نەبوون بەڵێ زەرمەند بووینە چۆن زەرمەند نەبووینە ئەگەر داواکاریەک ویستێکتان هەبێت چۆن ئەتوانێت باسیمو کەمینەکانەکەن وتم ئەگەروان جارێ زەرمەند بێمە دوو جار زەرمەند بۆ نمونە ئێمە شوێنە پیرۆزەکانمان خراوەتە سەر وەقفی شیعی و بەشێکشی لەسەر وەقفی سوننیە باشە ئەمە واقعە لە کوردستانە لەژێر دەسەڵاتی خۆمانە لە هەرێمی کوردستان لەسەر وەقف نییە بەڵام لە عێراقە لە کەرکووک هەنێکی لەسەر وەقفی سونییانێکشی لەسەر لە بەغدا لەسەر وەقفی شوێنی پیرۆزمانەیە لەو شوێنانە ئەوان بەچاوی پیرۆزی تەماشای ناکەنەوە ئەو شوێنانە ڕزە دوکان و شتی تایە و داهاتەوە بۆ قافە چێت توی تر ئەچێتە گیرفانی کەسانەوە ناچێتە خەزینی حکومەتیشەوە کۆمەڵک ماڵی لەگەڵەکەن طبعاً ئەمە وەکو شوێنە پیرۆزەکانمە دێمەوە لەسەرەوەی کە ئێمە بۆ دووجار زەرمەندی ئێمە جارێ هەردان بە بوونمانە نەداوە
وەکو کاکەی باوەڕی کاکەی دان بەبوونمان هەر نەنێراوە باش ئێمە هاو نیشتمانین بەڵێ مواتنین بەڵام مناڵی ئێمە لە خوێندنگە دەرسێ لە زیادە خوێنێ چۆن ینی وانەی ئاین ئاینەکە فەرزکراوەتە سەری ئاینی ئیسلامە بێ بخوێن اختیاری نییە ئەمە یەک لەمە حاکم مەسلەی مارە بڕی و ئەو شتانی خۆ شاهد و ئەو شتانە مەسلەی میرات بەڵێ ئەم شتانە هەمووی هەباڵەوەی بە پێی بەڕێوەبرنی ئاینی ئیسلامە بەڵێ لە کاتێک کە ئەزانن مەسلەی میرات لایمە کچ و کوڕ یەکسانن نێرومە یەکسانن ڕەنگە لە بەپێی فقی ئاینی ئەوان ئەبێ دو زۆر جارێمە کێشەی میراتمان لە دەروی محکمە چاراکەین بە تەنازولات بۆ یەکتری ئەو شتانە بەڵام هەنێ خەڵکمان شەیە تەماحکارە مافی خوشکەکەی خۆیەخوا حەقی کچەکەی نادات ئەوەی شەهەیە ئەویانە کردوێت دەستکەلایەک بۆیە ئەوانە دەرەچن لە شوێنان ئەڵێن کاکە ئێمە مسلمانین و ئێمە نزیین لە شیعە و ئێمە نزیین ئیتر بەپێی سەردەمەکان دەسەڵاتخوازی خۆیان نزگاتی لە دەسەڵاتەکان دەسەڵات شیعە ئەمڕۆ خۆیان نزی کردوتەوە لە شیعە لە سەردەمێکە بەعس لەسەر حکم بۆوان سوندی بوون دعای ئەو شتانیانە کردو ئیتر ئەوەیە حەقیانیشە ئەترسن و ئەوەیە ئیتر ئینسانی ئەوە ئێمەش کۆمەڵگەین لە باقی بەشەر جیاواز نین وایە ینی خەڵکی چاکارێ لە ناو زۆری نەکەیشەوە بەڵام خەڵکی تەماحکاریشەیە ئیتر لە زۆر زۆر و لە کەم کەم زۆر کاکرەزەب ئێستا بوونە لە ئاینەکانە کۆمەڵێک ڕێڕەسمی ئاینی هەیە ئێستا موسڵمانێک بەوە ناسرێتەوە بۆ نمونە 5 ڕۆژانە 5 نوێژەکە ساڵی مانگێک بە ڕۆژەوە بێ مەسیحیەک بەوە ناسرێتەوە دووبارە بۆ ئەم نوێژەی تایبەت بەخۆیان جوولەکە ئیتر هەمیان بۆ شتێکە ئاینی کاکەی بە چێ ناسرێتەوە بنەما ئاینەکانتان چین بۆ ئێمە گورتبوونەوەی ئاینیمانەیە حەتەن بەڵام ئێمە گورتبوونی ئاینەکانمان لە ماڵان ناکرێت و ئێمە دوعای بەیانی و ئێوارەمان هەیە باشە هیچ نوێژێکتان هەیە بێگومان بەس باسی دوعاکم کرد ئێمە کلمەی دەستەواژەی نوێژ لە کۆنە نەبووە لە ئێمە پێڵین دوعا یعنی ئێمە پاڕانەوەیە بەیانیان ڕوو لە خۆرەکەی خۆڕەوات وێوەران دوعای خۆرە زەردەی پێڵی ئەومان هەیە باشە بابەتی حرام و حەڵال بۆنە لە ئاینی ئیسلامە حوت هەشت شت هەیە حرامە خوێن بۆن بەراز بۆ منە مەشروب و ئەو شتانە ئەو شتانە لە ئێمە حرام بۆ پێش ئیسلام جوود بوون لەگەڵ دایک و باوک بڵێن خۆش محڕماتان لە ئێمە بە زیادەوە هەیەنێک بکەمەوە هەنی شتێ حرامە لە ئێمە چ شتێکی لای ئێوە حرام بێ لە ئاینەکانی ترە زۆر حرام نەبێت بەشی وەگشتێکەوە یەکن وەگێک هەنێ تەفاسیل هەیە مەسەلەن خەڵکێکی زۆرمانەیە جوڕی ناخۆن کەروێشک ناخۆنەوە جووش هاوبەشە لەگەل ئێمەیە جوو شیعیش ئەو شتانە ناکات لە کاتێکەوە خۆ بەپێی خۆیمە جوو نین بەڵام ئەمە شتی هاوبەشە بەڵێ بڵێ وای خۆ ئاینەکان زۆربەی شتا هاوبەشەکانیان هەیە شتی هاوبەشەیە ڕاجەبێک تۆزەگەڕێمەوە سەر بابەتی نزاکانتان سەیرمنی کردوتی کاک ڕاجەب پێش بابەتێک کەوت لە ئاینی ئیسلامە بەرەوەی کە بچیتە دیدەری خوا ئەبێت دەست نوێژێک بکری بەڵام کێشانی ئەگەر دڵیش پاک نەبێ ئەو سەرکوتینە زەوی ئەگەر بە ڕۆحیش ئامادە نەبی لای ئێمە کردارەکەت کە کردتەوە تۆ نوێژت کردووە لای ئێوە مەرجەکە نیەتەکە پاک بێ اینجا بچن دەست نوێژێک پاکردنەوەیکی جەستەیی بکەن تا چەند گرنگی بەو بابەت ئێمە لە ناو دڵی خەڵکە نین بەڵە مەرج نییە ئەوەی کە دەستنوێژی وەرگردووە لە دڵەوە پاک بێ نازانم مەرجیش نییە ئەوەی کە دەستنوێژی نەکردوەڵی پاک بێ ینی بنارد حاڵتەکان هەیە بەبەستە ڕستێکی ئامادەکاری هەیە بۆ پاک بین پێش گیانمانەوەی پاک بێ بێ دەروونمان پاک بێ نیەتمان هێ نابێتەوە نیازمان هەبێ پاک بین و ئەوەی چێکە لە مەرجە سەرەکیەکان کە باسمان کرد پاکی و ڕاستی و ویستی و ڕەدام پاکی وتمان دەروون و ناخ بەر لە گیان ینی ئەوە علاقی بۆتە لە کاتی بەیانیان کە دوعاچیتە دوعا بۆ نیەت تێناوەتەوە کەس نییە بە چلەی زستان و وێنیاڵسێ بە ئاوێکی سارد خۆی پاک بکاتەوە خۆی نیەتە لە ئەسڵا ئێمە باسی گیانەکەی ئەەکەین ڕۆحی ڕەوانی ئەبێ پاک بێ کە ڕەوانی پاک نەبوو بوو جەستەی حەزەکە بە تیزاب پاکی بکات کاکرەزە بابەتی ڕۆژی دوایی و زیندوو بوونەوە ئەو شتانە هەیە لە ئاینی کاکەیە بێگومان ئێمە ناسراوین بۆی کە باوەڕمان هەیە بە دۆ ناودۆن
واتە ئەو ڕوحە 1001 جار خە دۆناودۆن زۆر جیاوازە لە زیندوو بوونەوە و بەهشت و جەهەنەم. ڕخسەتمە دیمیش هاتم شەرحی وت باش بەڵام دۆناودۆن لایەمە چییە؟ ئەو ڕوحە 1001 جار دێتە بوون دەتێتە گیانەوە دەتێتە ناو تەنێکەوە مەرج نییە هەموو جارەکانیش مرۆڤ بێ. ئەگەر پاک بێچێتەوە مرۆڤ ئەگەر پیس بێت 1001 جار مەرجیان ڕەنگە پاک بێ بچێتە گیانی پەپولەیەکەوە پەیوەندی کەسی بەوە پەپولە شۆنیە. تاوانبارە ینی ئەوە هین نییە معیار نییە ڕەنگە بە سزا هاتی بێتە گیان کەسێکەوە لەم گیانی بەشەریەت بەڵام ژیانێکی پڕ لە ئازار و مەینەت ئەوەی شەبابەتە بۆ ئێمە ناتوانین ئەو معیارە باسکەین بەڵام ئێمە ئەزانین باوەڕمەێنێنەوە بۆی کە ئەم چەند دیاردەیەکی شە بووە کەس بۆ خۆی ناسیوە توێتی من مناڵی ئەم ماڵە نیم مناڵی ماڵێکی کەسێکترم و حاڵەتە بووە بە پێی زەمەن و کات بەڵام لایەمە 1001 جار ڕوحەکە دێتە بوون و دەچێتەوە 1001 تاوا کرد چاوەڕێی ڕۆژی کۆتایی ئەکات لایەمە ڕۆژی کۆتایی شەیە تەبەن هەیە بەڵام وەسفەکان ڕۆژی کۆتایی ئێمە وەسفی جەنەت و جەهەنەممان نییە بۆ وەسفی کە لە ئاینی ئیسلامە هەیە لا ئێمە ئەوەی باش بێ و چاکە کار بێ نزیکە بێ لە نووری خوا ڕۆشنایی خوا لە میهری خوامە لە میهری خوا نزیکە بێ ئەوەی لە 1001 جارەکە خراپەکانی زۆرتر بێەوە کەوێتە تاریخەکە وەسفی ترمان نییە ینی باسی دەقی ئاینی خۆمانەکەم ئێمە وەسفی ترمان نییە داوای لە بریشەکەم لە بینەرانی مسلمان دوجارێک مقارنەم کردوێتەوە من معنی نیم تعبیر لەوان بکەم بەڵام نمونونەکە لەو کۆمەلگاکە مسلمان بۆ تێگەیشتەکە مقارنەکەی بۆ بەڵێ دەستخۆکانە زۆر بەجوانی ئەستان بابەتەکان ڕی یەک پرسیارێکی تر هەیە بە کورتێک وەڵامام دێت و جیاوازی نێوان کاکەی و ئێزیدی چییە؟ هەردووچیان یەکن یاخود جیاوازیان هەیە؟ هەردوو لە ئەسڵە یەک بوونە یەک بوون ئەمە بە تێڕوانینی خۆم بۆ هەردوو لا باوەڕمان هەیە بە خوای تاکوتەنیا باش کردنە ڕەنی هەیە نەوێنەی هەیە هەردوو لا باوەڕمان بە ئەوان ئەڵێن کراسگۆڕین ئێمەڵین دۆناکدۆن ئەوان بە کرمانجیەوە ئێمە بە گۆرانە هەردوو لا بنەماکانمان زۆر وەکێک هەردوومان چینە کۆمەڵایەتەکانمان وەکێکە زۆربەی ڕێو ڕسمەکانمان وەکێکە پێگەی مۆسیقا مافی ژن لایوان فرژنی هەیە لە ئێمە نییە سەدا هەشتا وەکێکین 180 زۆر بەیشتەکان ینی دەستخۆش زۆر جان کاکەوچەپ سپاس بۆم ئێوارێت سپاسی وادارم شتێکم پێشکەش کرد بێ هەر بژیت برادران بینەران سوودیان لە بەرنامەکە بینی بێ بەدڵنیەوە توانێتمان خزمەتێکمان کرد بێ هەر بژیت دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت کۆمەڵێک ڕوونکردنەوەی زۆر زۆر باشت تا پێمە بەڵێ زان ئەوەی بینیتان کە هەوڵماندا هەندێک شل لەسەر بابەتە باسکەن بەڕاستی دەستخۆشیرن سپاس بەڕاستی هەبوونی ئەو لایەنە جوانانەی و پێکاتەکان لە شاری کەرکووک و ڕێزگرتنی بەهای ئاین و باوەڕی خۆیان من زۆر بەرز و قەدرگرانی ڕاگرم جاهی واخوازم دوور بن لە تەنگەشە و تەنگە چەڵی و هەر کێشەیە کە تووشیان دەبێت و هیوادارم بە زووترین کات ئەگەردان بە هاوڵاتی بوونیان نانراوە کەواتە با لە پێگە و پێکە کارگێڕەکە و کار سیاسەکانی ژادانیان پێیا بنرێت بۆ ئەوەی ئاسوودەتر لەمە بژین و ژیان بەڕێ بکەین هەتاوەکو ڕۆژینێکی تر هەتاوەکو دیدارێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ